ناحەی سلێمانباک یەکەم ناوچەی ڕزگارکراوی دەستی داعشە، بەڵام تاکو ئێستا دانیشتوانەکەی بە تەواوەتی نەگەڕاونەتەوە. تا ئێستا نەگەڕاوینەتەوە بۆ ناوچەکانمان، چونکە ڕەوشی ئابووریمان باش نییە و 3 ساڵیشە داوای خەرەبوون پێشکەش کردووە، بەڵام تا ئێستا هیچمان بۆ نەکراوە. دەبێت زیان لێکەوتوان خەرەبوو بکرێنەوە بۆ ئەوەی بتوانن بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. من تەنها موچەیەکی چاودێری کۆمەڵایەتیم هەیە، بۆ موچەیە ناتوانم خانووەکەم نۆژەن بکەمەوە. بەشێک لە خەڵکی ناوچەکە بەبێ پشتیوانی حکوومەت لەسەر ئەرکی خۆیان خانووەکانیان نوێژەن کردووەتەوە تاکو بگەڕێنەوە زێدی خۆیان و لە ئاوارەی ڕزگاریان بێت. يعني قرى ما بيه حباية عمار لا كهرباء بيهم. دێهاتەکان هیچ خزمەت گوزاریکی تێدا نییە، نە کارەبا نە ئاو نە پرۆژەی بۆ کراوە. داواکارین لە پارێزگار و حکوومەتی ناوەندی ئاور لە ناحیە سلێمانبەگ و دێهاتەکانی بدەنەوە. تلتفت النظر لهاي النواحي للناحية سليمانبيك والقرى تابع لناحية سليمانبيك. ما بيه كل خدمات. احنا من اهالي قرية حفرية وما راجعين السبب لأن من خەڵکی گوندی حەفریم نەگەڕاومەتەوە چونکە ئاسایشی ناوچەکە بەرقەرار نییە. داواکارین حکومەت ئاسایشمان بۆ دابین بکات تاوەکو بە ئازادی بگەڕێنەوە. هەروەها زۆر پێویستمان بەوەیە حکومەت بیری ئاومان بۆ لێبدات چونکە ئاوی خواردنەوەمان گونجاو نییە و پێویستە بیری ئاومان بۆ دابین بکەن. حتى يحفرون آبار داخل الإسالة. بەڕێوەبەری ناحەی سلێمانباک داوای هاوکاری ڕێکخراوە مرۆیە جیهانی و پشتیوانی حکوومەت دەکات بەوەی سەرجەم ئاوارەکان بگەڕێنەوە زێدی خۆیان. لكنه قرانا اللي هي تكون شرق الناحية في جانبين، جانب فني وجانب أمني. الجانب الفني دوو هۆکار هەن بۆ نەگەڕانەوەی گوندەکانی سنووری ناحیەکەمان، ئەوانیش هۆکاری ئەمنی و هونەرین. داعش ناوچەکەی بە تەواوی خاپوور کرد کاتێک کە داگیری کرد، بەو جۆرەش بەجێ هێشت. تەنانەت خانووی هاوڵاتیای نشی دەتەقاندەوە. هەوڵەکان بۆ گەڕاندنەوەی گوندنشینان بەردەوامە، بەڵام ئاستەنگمان هەیە. لەوانە ڕێگری بەشێک لە هێزە چەکدارەکان بە بیانووی جموجۆڵی داعش. لەلایەکی ترەوە زۆر پێویستمان بە هاوکاری حکومەت و ڕێکخراوە مرۆیەکانە بۆ ئاوادانکردنەوە و گەڕاندنەوەی ئاوارەکان. نتأمل إن شاء الله تعالى أن يتواصل الدعم لنا ويكون إن شاء الله عودة كاملة لهالناحية. بەهۆی جەنگی داعشەوە ناحەی سلێمانبەگ و 55 گوندی سنووری ناحەکانی ئاملی و سلێمانبەگ ئاوارە بوونا. تاکۆ ئێستاش لە 150 سنتەری ناحەی سلێمانبەگ و لە 110 ئاوارەکانی گوندەکان گەڕاونەتەوە زێدی خۆیان. کانوان حەبیب، کورد سات نیوز، ناحەی سلێمانبەگ.